خەڵک پەیوەندی بێمەوە بکە ئێمە لە ڕێی تیمێکی پارێزەران و ئەوانەی کە غرامە ئەکرێن بێنە ساحەبی مەسلحە پەیوەندی بۆ ژمارە تەلەفۆنانە بکەن کە لە ڕاگەیاندنەکە لە خزمەت جەنابتانە بڵاومان کردوێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو پارێزەر کاریان بۆ بکەین لە ڕێی دادگا و ڕێکاری یاساییدا. بەڵێ لە ڕێی ئەو کەسەکەی کە غرامە ئەکرێ دیارە کە غرامەکردنەکە زەرەری پێگەێنرێ زەرەرەکەش لە ڕێی گرێبەستەکەەوە بێ گرێبەستەکەش کە لایەنێکی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیایەکەوە کراوە ئەو کەسی کە زەرمەند دەبێت بە هەر بڕێک کە غرامە کرابێ دیارە ئەو وەسڵی کە پێی ئەدرێ ئەهێنرێ بۆ ئێمە لەگەڵ وەکالەتێک کە ئێمە دواتر وردەکاریەکەی ئەخەینە ڕوو ئێمە هەردوو بەڵگەنامەکانی لێ وەرەگرین و دواتر لە ڕێی دادگای تایبەتمەندەوە و لە ڕێژ ڕێکاری یاساییەکانەوە ڕێکاری یاسایی تایبەت بوو بابەتە گرینەبەر. خاڵی یەکەم کە بۆ ئەم گرێبەستە کراوە سەرباری ئەوەی کە نایاساییەوە لە ڕاستی ئەبێ خۆیان وەڵامی ئەم بابەتەمان بنەوە چونکە زۆر وازەح پێچەوانی یاسایەوە داواکاری گشتی لەو ڕوونکردەوانی کە داوێتیوە سێ جار جەختکردنەوەی کردووە سەرۆکایەتی داواکاری گشتی فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی بە تەواوی ئەبیان ورد کردوتەوە کەم بابەتە نایاسایە بۆ کراوە لەبەر هەدەفەکە بریتی بۆ لە کۆکردنەوەی پارە و بودجە و داهات و دەوڵەمەندکردنی کۆمپانیا ئەوە زۆر وازەحە. خاڵی دووەم ئەم پارەی بابەتەکە وەرگرتنەوە نەکردنەوەی پارەکە نییە بابەتەکە بریتە لە هەڵۆشانەوەی گرێبەستەکە ئێمە بابەتەکەمان بریتە لەوەی کە ئەم گرێبەستە نایاساییە و ئەبێ هەڵبۆشێنرێتەوە و دواتر کەسەکە خۆی ئەوێتە خاوەنی مەسلحە ئەچێت داوای تەعویزەکە بۆی قەرب وەرگرێتەوە پەیوەندیدار نییە بە ئێمە پەیوەندیدارین بە بابەتی گرێبەستەکە و پێمان وایە ئەم گرێبەستە نایاساییە و ئەبێ هەڵبۆشێنرێتەوە. بابەتی یاسا و داوا بابەتێکی مطلق نییە و ئێمە ناتوانین بڵین کەسەکە ئەبینەوە یا نابینەوە. ئێمە باسی ئەوە ئەکەین کە هەوڵێکی جددی لەم بوارە ئەدەین و دادگا و پلانە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی دادوەری ئەخەینە ژێر ئەو بەرپرسیارەتی کە هەڵبەسن بۆ بەرپرسیارەتی کە ئەم گرێبەستە هەڵبۆشێنەوە. ئەمە بابەتە پەیوەندیدار نییە بۆی کە ئێمە بڵین بە خەڵک ئایا فلان ڕێکار بگرێت بەر یامە گرێت بەر. ئێمە بانگەوازەکەمان ئەوەیە کە شۆفێران پەیوەندی بە ئێمەوە بکەن ئەوانی کە زەرمەند دەبن ئێمە لە ڕێی ڕێکاری یاساییەکانەوە کارەکەین بۆ هەڵۆشانەوەی گرێبەستەکە.